بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست بەرەبەیانی ڕۆژی هەولێر ڕۆژی هەینی لافاوێک چەند ناوچەیەکی پایتەختی هەرێمی کوردستانی گرتەوە بەو هۆیەوە زیانی گیانی و هەروەها مادی لێکەوتەوە. ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر هۆکاری لافاوەکە دەکەین و باز لەوە دەکەین ئایا کێکەم تەرخەمە ئایا ئەو زانیانە ڕاستن کە باز لەوە دەکەن کۆمەڵێک پرۆژەی نیشتە جێبوون بە زیادەڕەوی لەسەر ڕێڕەوی ئاوەڕۆی بەشێک لە گەڕەکەکان دروست کراون و چۆنیش هاوکاری ئەو لێقۆماوانە بکرێت. بۆ مەبەستەش میواندەرێک لە بەڕێزان دلێر حسێن سەرۆکی فراکسیۆنی گۆڕان لە ئەنجومەنی پارێزگای هەولێر، هەروە مامۆستا فەتحی زیراری زانای ئاینی لە بەریتانیشەوە نەوشیروان تاهیر ئەندازیاری شارستانی لەگەڵمان دەبێت. سوپاسیان بەدەبوونتان دەکەین. کاک دلێر ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە لافاوەکەی چەند ڕۆژی ڕابردوو کە زیانی گیانی لێکەوتۆتەوە و زیانی مادی زۆریشی لێکەوتۆتەوە، بە دیاریکراوی چ ناوچەیەک زۆر زیانی بەرکەوتووە و هۆکارەکانیش چین؟ بەناوی خوای گەورە سەرەتا هاوخەمی و هاوسۆزی خۆم بۆ قوربانیانی ڕووداوەکە دەردەبڕم و هاوخەمم بۆ ئەو کەسانێک کە زیانیان بەرکەوتووە ئێستا سەرگەردان بووینە ماڵ و حاڵیان بەر ئەم لافاوە کەوتووە. دیارە ئەماگەر بێت و تەمشای هەولێر بکەین، هەولێر بە شێوەیەکی گشتی لە کۆندا سێ ڕێڕەوی ئاوی هەبووە، بەڵام بەداخەوە لە چەند ساڵی ڕابردوو بەشێک لەو ڕێڕەوە ئاویانە کە بە شێوازێک لە شێوازەکان پڕ کراونەتەوە کە کەندەڵان بووینە زەوی نیشتە جێبوون و باڵاخانەی لێ دروست کراوە. ئەمەش بۆتە ئەوەی هۆکاری ئەوەی کە لە هەندێک گەڕەکی یان لە هەندێک ناحیەی دەوروبەری هەولێر کارەساتی لافاوی لێ بێتەوە. ئەوەی لەم چەند ڕۆژی ڕابردوو ڕوویدا لە هەردوو ناحیەی قوشتەپە و دارەتوو کارەساتی لافاو دروست بووە کە ئەمەش بە هۆکاری کەمتەرخەمی یەکە ئیداریەکان لەلایەک و هەروەها داگیرکردنی یاخود ئەو کەندەڵانێک کە کاتی خۆی ڕێڕەوی ئاوی بووینە پڕکراونەتەوە لەلایەن چەند دەستڕۆیشتوێک و بە چاوپۆشی یەکە ئیداریەکان کە باڵەخانە و یەکەی نیشتە جێبوونی لەسەر دروست کراوە. ئەمەش بۆتە هۆکارێک کە ئەم کارەساتە گەورەی لێ بکەوێتەوە، چونکە کاتێک ئەو ئاوانە لە 100 ساڵی ڕابردوو ئەو ڕێڕەوەی خۆیان وەرگرتووە و ئاوی قورسەوە بارانە بەم ڕێڕەوانە ڕۆیشتە تۆ ئێستا هاتووی ئەم ڕێڕەوانە پڕ دەکەیەوە یان بە هۆکارێک لە هۆکارەکان دەستکاری دەکەی ئیدی ئاو کاتێ ئەو ئاوە بۆ کوێ بڕوات حتمما کاتێک کە لە شوێنەگەم ئاوە پەنجی خواردەوە بە دوو دەرچەیەک دەگەڕێت کە دەرچەش کە ئاویش هەمووی بەیەکەوە دەرچوو زیان دەگەێنێت. دیارە ئەوەی بە تایبەت ئەوەی قوشتەپە کاماگەر سەیری بکەین و هەندێک من بەخۆم لە ڕۆژی یەکەمەوە لەوێ بوومە وێنەم گرتووەم، ینی هەر لەسەر ئەو کەندەڵانەی کە ڕێڕەوی ئاویە پێشەنگایەکی ئۆتۆمبیلی بار هەڵگر دروست کراوە. ئیدی ئەم پێشەنگانە برێم ئەو ئۆتۆمبیلانە کاتێک کە باران زۆر دەبێتەوە هاوگڵ دەبێتەوە بەهۆی لافا و ئۆتۆمبیلەکان دەڕۆنە دەکەونە ناو سندوقی ڕێڕەوی ئاویەکەەوە دەیگرن، ئاو زۆر کۆ دەبێتەوە و پەنگ دەخواتەوە و تاوای لێ دێت دەرچەیەک دەبێنێتەوە دەردەچێت لە ئەنجامی دەرچوونی ئەو شوێنێک کە ئاوی لێگەڵ بوویتەوە بەرزتر بۆ لەو خانوانەی کە هەبوونە دەچێتە ناو ماڵانەوە و کارەساتەی لێ دەقەومێت. لە دارەتوش بە هەمان شێوە ئەوە چمان بۆ دەردەخا ئیدارەی هەولێر سەرکەوتو نەبووە یان هەولێر بە شێوەیەکی گشتی لە ڕووی منهۆڵیەوە لە ڕووی ڕێڕەوی ئاوی یان سندوقی ئاوی زۆر خراپە، ژێرخانی ئاوی ئاوەڕۆی زۆر خراپەوە. لە هەمان کاتدا کە ژێرخانی ئاوەڕۆی نییە ئەوەندە ڕێڕەوەی ئاوی کە سروشتی هەبوونە لە ڕابردوو ئەوانیش پڕکراونەتەوە. ئیدی ئەم کارەساتانێ لە قۆماوانە چۆن پڕکراونەتەوە کەسی ئاسایی پڕی نەکردوونەتەوە، هەمووی بەرپرسان بووینە و لە هەمان کادا چاپۆشی یەکە ئیداریەکانیشە بووە لە هەردوو ناحیەی دارەتوو و قوشتەپە. باشە، بەس ئەو سێڕێڕەوەی باست کرد باسی دارەتوو دەکرێت، کوونەگورک دەکرێت، گەدیش دەکرێت، بڵێن بەست و شیو هەبووە. ئێستا پڕکراونەتەوە و پرۆژەی نیشتە جێبوونیان لەسەر دروست کراوە یاخود ماوەی چەند ساڵی ڕابردوو بڵێن پڕکراونەتەوە؟ ئەمە بە تەدریجی لە دوای ساڵی 2010 بە بەردەوامی ینی بەشێکیان لەلایەن شارەوانی ئەو زەویانە دابش کراون، هەر کارەساتە تۆبەی دەستکاری کەندەڵام کە یعنی ئەماوەمان بۆ دەردەخات ئەم دەسەڵاتە کەسی شیاوی نەبردوتە شوێنی شیاو، کەسانێکی بردووە تەنها بە دوای بەرژەوەندی شخصی خۆیان کەوتونە. ئەم کەسانە هاتوونە یان ئەو شارەوانیانە بەشێکیان بە ئۆکەیوان تەوزیعکراون، بەشێکیان لەلایەن خودی کاربەدەستان زێدەڕەوی کراوەتە سەرێ. بۆ نمونە لە بەیانیەوە ینی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەزەقی ئەمە بڵاو کراوەتەوە کە لە دارەتوو لەسەر یەکێک لە مەجاریەکان
بینایەکی زەخم دروست کراوە کە یەکێک لە بەرپرسەهرە گەورەکانی حزبی دەسەڵاتە لە هەولێر کە هاتووە بە تەجاوزی ئەم بینایی لەسەر دروست کردووە مارکێتێک و نازانم بەنزینخانەیەک و چەندین شتی لەسەر دروست کردووە مانگانە بە پارەیەکی خیاڵی بەکرێداوە خۆشی لەسەر کار ناکات کەواتە تۆ کاتێک دێ ئەم کەندەڵانە پڕ دەکەیتەوە دەیکێ شوێنی بازرگانیان دەکێ شوێنی نیشتە جێبوون حتمما لە کاتی بارانبارین ئەم کارە ساتە گەورانە ڕوودا چکە ناکرێت تۆ ڕێڕەوی ئاوی دەستکاری بکەی بەڵێ بە دڵنیایەوە ئەم ڕێڕەوە کەندەڵانە دەستکاری کراوە ناوچەی دارەت و پڕ بووە لە بەست و کەندەڵان و ڕێڕەوی ئاوی ئێستا بەشی هەرە زۆری پڕکراونەتەوە ئەمە هەر لە دارەتونیەوە بۆ قشتە پەش ڕاستە بۆ شاوێسیش ڕاستە بۆ مەلا عومەریش ڕاستە کە مانگێک لەمەوبەر بە هەمان شێوە لافاو لە شاری زێڕین و گوندی کۆریەکان هاتەمە هەمووی هۆکاری ئەساسی دەستکاریکردنی ئەم کەندەڵانە بووە ئەم ڕێڕەوە ئاویانە بووە ئەمە یەکیان هۆکاری دووەمی شێوەیە کە ئەم ڕێڕەوە ئەوەندە سندوق ئاویانەی کە هەنا لە کاتی پێویست پاک نەکراونەتەوە ئەو پیس بوونەیان گیراون ئەمەش هۆکارێشتر بووە لە سنووری پارێزگای هەولێر. سپاس دەکەم کاک دلێر مامۆستا فەتحی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزشت دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم لەسەر گرنگی هاوکاریکردنی ئەوانەی کە ئێستا لایەن خۆماوە بەتایبەت ئێستا باز دەوە کە 2509 خێزان ئاوچۆتە ماڵەکان یاخو خانوەکانیان زیانی بەرکەوتووە بڵین 867 ئۆتۆمبیل زیانیان بەرکەوتووە 153 دوکان و مارکێت و کارگە و پێشەنگای ئۆتۆمبیل چەند کە بڵین بەرنامەی بەخشین یاخو بڵین دەستگای خێرخوازی بەخشین لەگەڵ کەناڵی پەیامیش کەمپینێکی ڕاگەیاندووە چەندە گرنگە لەم کاتەدا خەڵک هاوکاری لێ قەوماوە بکات. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه سرتا دەستخۆشیتان لێ دەکەم خوای گەورە خێرتان داتەوە یا ڕەبی لە ئەو بەرنامەی کەوا یارمەتیدانی ئەو خەڵکە لێ قەوماویانەیە و سپاسی هەموو ئەو دەستگا و کەس و لایەنانەش دەکەم کەوە بەڕاستی هەرستانە بە یارمەتی ئەو کارە ساتەی و داواکەم لە خوای گەورە ئینشاءالله ئەوانەی کە بریندار و یعنی تووشی ئەوە بووینە خوا شفایان لۆ بنێری و ئەوانەی کە خوای گەورە ڕوحەکەشی لێستاندین و ئینشاءالله بە شەهیدیان قبولکە طبعا الغەریق و شەهید وەکو پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەلات وەسەلام و داواکانی لە خوای گەورە جارشکە کە ئینشاءالله ئەو کارە سات و موسیبەتە ئینشاءالله دووبارە و چەندبارە نەبیتۆ چکە بەڕاستی وەی لێ هاتێ ئێستا لە وڵاتی خۆمان سبحان الله یان باران ناباری یان کە بارەی لافا و هەرستی یعنی خەڵک دری پێخۆش نای بەو نوعی بەنسبەت یارمەتی و سەدەقە و خێر و خێرات طبعا خێر و سەدەقات یەکە لە صفاتی ئیمانداران کە خوای گەورە لە قورئانی پیرۆز باز دەکەوە مما ڕەزەقناهم ينفقون طبعا زۆر مهمە ئێمەی مسلمان بزانین کە خێر و سەدەقە دەکەین ئەجر و پاداشەکەی چەندە و ئینسانی ئیمانداریش بەڕاستی لەو کاتانە بە دەردەکەوی کاتێک کە تووشی معانات دێ خەڵک کە یارمەتیان بدەن کە یارمەتی ئەو خەڵکە لێ قەوماوە بدەین بەڕاستی یعنی لەو خەڵکێکی مسلمانی وەکو کوردستان و هەولێر بە تایبەتی بابرێن هەموو کوردستانێک یعنی گەڕەکێک یان محەلێک کە تووشی موسیبەتێکی وا دێ ئینشاءالله زۆر نییە کەوا لەو معانەتانە مەسەن قوتاریان بکەین و حەقەتەنیش خەڵک یعنی مەوقیفی هەبووە لە خوای بەزیادبی بەڵام بەنسبەت خێر و سەدەقا ئەگەر دەرفەت هەبی لەو بەرنامەی ئەمن 15 ئیسفادە و سوودەکانی سەدەقەم نووسیا کەوا باز بکەم یەکەمین شت ئەو سەدەقە و خێرانەی برا خوشکانی مسلمان کە دەیکەن بەلا موسیبەتانە سەرا دەبێت ئێستا لۆ نمونە جەنابت لۆ هەیە بە 1000 دینارێک بە وەرەقەیەک دۆلارێک یارمەتی ئەو خەڵکە بدەی خوای گەورە دەیان و سەدان یعنی موسیبەتی گەورەتر لە سەرەت الله بەکو پێغەمبەرە فەرمی الصەدەقە تطفئ البەلا و پێغەمبەرە فەرمی عەلەیهی السەلام وەسەلام سەدەقە تەزید فی العمر عمری ئینسانی زیاد دەکەواتە بە بەرەکەت دەکە لۆهی ئەو عمرەی جەنابت 6 ساڵ 70 ساڵی بەڵام عیبادەت یەونەت بنسبی بە قەدەر 1 ساڵی و پێغەمبەرە فەرمی عەلەیهی السەلام وەسەلام سەدەقە تطفئ غەضەب الرەب یعنی تووڕەبوونی خوای لە ئینسانی ڕەش دەکاتەوە کە کەسێک دەبینی بەهۆی گوناح و تاوانەوە یعنی خوا لێمان تووڕێ کاتێک کە خێر و سەدەقە دەکەی والله ئەو تووڕەبوونەی خوای گەورە لەسەر ئینسانی نامینێ و پێغەمبەرە فەرمی عەلەیهی السەلام وەسەلام داوە مەرضاکم بالسەدەقە کاکە نەخۆشەکانتان تەداویکەن بە سەدەقە ئێستا نەخۆش وا هەیە ئێستا لە نەخۆشخانەکان بەمان کەوتووە یعنی لۆ هەیە بە 10 ملیۆن 50 ملیۆنی لێ سەرف کردبی والله لۆ هەیە جەنابت یعنی دینارێک هەزارێک گەلایەک وەرەقەیەک بکێ خێر و سەدەقە خوای گەورە شیفای نەخۆشەکەت بنێ ئەوانە هەمووی ئایەت و حەدیث و قیسە و بەسەرهاتی لەسەرە خاڵش کە
ئینسانی مسلمان وەکو پێغەمبەرە فەرمێ سڵاس المؤمن في ظل صدقته يوم القيامة والله لە قیامەت هەموو دنیا مرچی من و تو یەک شتی لەگە خۆ نابێنە قیامەت لە قیامەتی ئەوش کە دەبتە سێبەر و ئێمە لە بن سێبەرەکە بحەوێنەوەکەوە یومە لا ظل إلا ظله خێر و سەدەقە دەبتە سێبەر لە ڕۆژی قیامەت خاڵش کە سەدەقە بڕهان و بەلگەیە لە سەرەوەی کە ئینسانە ئیماندارە بەلگەیە لە سەرەوەی کە ئینسانە خەمخۆرە لۆیە بەڕاستی ئێمە دەبی بزانین ئەوە فرسەتێکی گەورەیە هەوڕۆ لۆ ئێمەی مسلمان کە یارمەتی ئەو خەڵکە لێ قەوماوە بدەین ئەگەر واتقوا النار ولو بشق تمرة يعني کەس نەرێ والله جامن دینارێک چییە هەزارێک چییە بالفێک چییە بەتانیەک چییە یان هەر چ نەبی کاکە بە شتێکی کەمیش بی بابە دەرکەوی کە تۆ صاحب موقفی خێر و چاغە دەکەیت وصفاتێک لە ئیماندارە متەقیەکان سەدەقەیە و مما رزقناهم ينفقون کە خوای گەورە باسی ئیماندارە متەقیەکان دەکات و ئینسانی مسلمان کە سەدەقە دەکە پێغەمبەرە فەرمی صلی الله علیه و سلم یەک لەو حەفت جۆرە کەسانەی کە لە بن سێبەری عەرشی خوانە و کەسەی کە بە سەدەقەی دەکا بەدەستی ڕاست دەستی چەپەی نازانیم سەدەقە يعني ئینسان کو دەتوانێت ئەو پارەی ڕەوان کە لۆ قیامەت والله برایانی خوشکانی مسلمان ئەگەر هەموو دنیا ملک و مالی تو بی کاتێک کە دەمر 100 دینار پێ لەگە خۆ ناستە قیامەت بەڵام کو دەچی لە ڕێی ئەو فەقیرانەوە ئەو فەقیرانە کە ئێستا لەو محەلانە لەیان قەومایە ئەوانە هەموو مەکتەب حەوانەنە لۆ قیامەتەکەی منوت و یعنی کو مەکتەب حەوانەنە یعنی لێرە پارەکەی تەقدیم دەکەی تەسمیلی ئەو کەسانەی کە دەکەی کە دەستی پاک و ئەمینن لە قیامەتەوە دەریوەری دەگری وما أنفقتم من شيء فهو يخلفه وتجدوه عند الله خوا لە جێدا دەنێتەوە لەکن خوای گرۆ چەندتان دەکەویتەوە کەوا بوو مهمە ئینسان لەوەی کە مارە زیاد بی لەوەی کە عمرە زیاد بی لەوەی کە محەبەت لە ناو خەڵک زیاد بی لەوەی کە ئینسان ببیتە ئینسانێکی صالح و دیندار لەوەی کە ئینسان یەک بی لەو کەسانە کە تو شکری خوای دەکەی یعنی بەڵگەیە لەسەر کە تو شاکری خوا ئەو نیعمەتەی لەگەر کردی کاکە بەڵگە چێ لەسەر خۆ تو هەنای بەس بەم برێ من شکری خوای دەکەم بەڵگە ئەوەیە کاتێک کە تو خوا ڕزق و پارە و ماڵی دایێ دەبی لەو حالەتانە خێر و سەدەقەی پێ بکەی و سەدەقە وا دەکە و ئینسانە دوعای قبول بێ ئێمە دەگەڕێنەوە سەر ئاەت و حەدیثەکان خوای رب العالمین کە باسی ئیمانداران دەکا کە ئینسانە متەقیان چێن الذين ينفقون في أموالهم يعني ئەوانە کە لە ماڵی خۆیان خێر و سەدەقە دەکەن پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام خێر و سەدەقەی کردی و داوای لە ئەسحابەکان کردی لە کاتی جەیشی عوسرە لە کاتی نەخۆشەکان وەرن سەحابەکان یارمەتی بدەن یعنی سەحابەی وەها بوو هەموو ماڵی خۆی هێنایە هەبووە نیوەی هێنایە ئافرەتی وەها بوو حەڵقەی دەستی خۆی هێنایە یعنی حتا لەو کاتە هەبووە مستەخواردنەکی هێنایە لۆیە کاتێک کە منافقان پێ دەکات دەیان گۆدەوە چییە یعنی فشیان بۆ شتە دەهات بەڵێ بەڵێ دەگەڕێم وڵات دواتر مامۆستا قسەی زیاتر دەکەین لەسەر پاداشتی خێر و سەدەقەوە هاوکاریکردنی و خەڵکە لێ قەوماوە بچینە لای کاک نەوشیروان تاهیر کە بەڕێزیان ئەندازیاری شارستانیەوە لە بەریتانیاوە لەگەڵمانە کاک نەوشیروان سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشت دەمەوێت سەرنجی بەڕێز بزان بەسەر لافاوەکەی هەولێر کاک دلێر کە سەرۆکی فراکسیۆنی گۆڕان لە ئەنجومەنی پارێزگای هەولێر باسی لە کۆمەڵێک کەم و کۆڕی کرد لەوانە زیاد ڕۆی بۆ سەر ڕێڕەوی لافا و بارانە وەروە نەبوونی ژێرخانێکی پێویست بۆ ئاو ئاوەڕۆ سەرنجی بەڕێز چی بوو لەسەر ئەو ڕووداوە یاخود بڵێن لە بەریتانیاش چۆن زیانەکانی ئەو جۆرە کارەساتانە کەم دەکرێتەوە بە ناوی خوای گەورە و میێرەبان من ناوم نەوشیروانتار محەممەدە کە بەکەلۆرێس و ماستەرەکەم لە کۆڤنتری یونیڤرسیتی تەواو کردووە لە شاری بەریتانیا دوای ئەوەی نزیکەی 8 ساڵە زمونم هەیە لە یەکێک لە کۆمپانیا عالەمیەکانە دوای ئەوەش 2 ساڵە زمونم هەیە لە شارەوانی هەرێمی ئەم بەریتانیا کە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی بەریتانیا پێ دەڵێن بە کوردیەکەی ئەگەر بێن و سەرنجی 2 مانگ 3 مانگی پێشوو بین 2 جۆر کارەسات ڕووی داوە لە شاری هەولێر لەم لافاوە کە زیانی مادی و گیانیشی لێکەوتوێتەوە بەداخەوە خوای گەورە سەبووری کەسوکاری قوربانیان دات و ئینشەڵڵا بە جەزای خەیریان بگاتەوە لێرەدا یعنی ئەگەر بێن تیش بخینە سەر هۆکاری دروستبوونی ئەم لافاوە بۆ نمونە کاک دلێر باستی ئەوەی کرد کە ئەڵێت پڕکردنەوەی چاڵەکان هەرچەند زۆر گوێبیستی وتەکانی کاک دلێر نەبووم بە تەواوی بەڵام ئەوە بوو لە دەمی بەڕێستانەوە گوێبیستی بووم یاسایەکی ئاو هەیە ئاو بیەوێت خۆی چۆن بڕوا بەو شێوازە ئەڕوا نەک ئینسان بیەوێت چۆن بڕوات ئەو وا بڕات تۆ ئەگەر تاڵەکە ئەگەر بۆ نمونە پڕکردنەوەیان کردووە لەو ناوچێ ئەو ئاوە ڕێڕەوێکی کە بۆ خۆیە دۆزیێتەوە ئەڕوات جا ئەمە حەل نییە ئەمە خراپترین جۆری حەلە کە بۆ بەرگریکردن لە لافاو دایبن ئەگەر بێت و سەیرێکی ڕابردووی مێژووی ئەو ناوچانەی هەولێر بکەی لە ڕابردوودا
ئەوەی من بیرم بێت چ لە تەلەڤیزیۆنە لەی شوێنەکە باس نەکراوە کە ئەو ناوچانە کە لافاوی لەم جۆرەی تێدا ڕووداوێت. ئەویش ئێستەم جۆرە لافاوانە کە ڕووەدا بەهۆی ئەوەوە کە یەکەی نیشتەجێبوونەکان ینی یاساکانیان زۆر لاواز و زعیفن. من پیادا چوونەوەیەکم بە ئەو یاسایی ئەنجومەنی نیشتیمانی کوردستان عێراقدا کرد کە لە بڕگەی 1 مادەی 56 یاسای ژمارەیەک ساڵی 1992 هەموار کراوە لەسەر داوای ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانی عێراق ئەنجومەنی نیشتیمانی کوردستان عێراق دانیشتوانی ڕۆژی 4 حوتی 2006 بڕیاردا ئەم یاسایی خوارەوە دابنرێت. ئەمە من پیادا چوونەوەیەکی هاکەزایم بەم یاسایا کرد. ئەمە بەڕاستی یاسایەکی زۆر لاوازە و یاسای بەرهێنان مەبەست بەڵێ یاسای بۆ بەرهێنان بەرەوەی خوێندنەوەکانی وەکو من بەبیرم یەت لە دووسێم تەوەستا کە ئینشایەک مەنووسی هەر ئەڵێ ئینشایەکە و نووسراوەتەوە بە هیچ شێوازێک ئەم یاسایە هیچ گفتوگۆ لەگەڵ هیچ یاسایەکی کەیترا ناکات لەگەڵ یاسای بۆ نمونە شارەوانیە لەگەڵ یاساکانی ژینگە دۆستیە لەگەڵ یاساکانی گرین بێڵ تاکە بەڕاستیەکێک لە هەرە یاسا گرنگەکان کە لە وڵاتی بەریتانیا و لە ئەوروپاش گرنگی پێدەدەن کە پێڵێن پشتێنی سەوز. ئەم پشتێنی سەوزە هەر 10 ساڵ جارێک 12 ساڵ جارێک بە پێی دانیشتوانەکە بە پێی زیادبوونی خەڵکەکە حکوومەت ئەم پشتێنە سەوزە زیادەکە وردە. بەڵێ بەس سەبارەت بە مەوزوعی بڵین ئاوەڕۆ یاخود بڵین سیستەمی ئاوەڕۆ وەڕێڕەوی بارانە و چەندە گرینگە بۆ شار، یعنی ئەگەر شار بە هەڕەمەکی گەورە بێت مەترسی زۆری لێ ناکەوێتەوە نەبوونی ژێرخانێکی باش بۆ ئاوەڕۆ؟ بڵێ بەداخەوە ئەوەی من کە تەجروبەی مهندیسەکانم کردبێت لە فەیسبووکە یان بەعام هەموویان زیاتر جەخت دەکەنەوە لەسەر مهندیسی بنیاتنان ینی structural engineer وە کوردیەکەی هەیکەل دروستکردن و بینا بەیان ئەزانتیە ینی بەعام لەگەڵ ڕێزمە بۆ مهندیسە تازەکان بەڵام مهندیسە کۆنەکان ئەوانەی کە سەردەمی حەزبی بەعس کە تەخەروجیان کردە هەموویان کەسی بە ئەزمون و لێهاتوو تەنانەت چەندانەیەکیان نەبێت لەوانە کە بینیمە کە پۆستێکیان کردووە لەگەڵ تۆزێک لەگەڵ پۆستی ئێستەی ستاندەردی ئەوروپا گونجاوە. جا ینی حەلکردن بەوە نییە ئێستا ینی ببورن نەبێ تۆزی ئاو بخۆم لەبەر بەمە 3 ڕۆژ مە نەخۆشی کوڤید گرتووە دارەبێ. بەڵێ ینی لە هەر نەخوێنەوارێک لە هەر کەسێکی ناشارەزا لەگەڵ ڕێزمە بپرسیت ئەڵێ مهندیسەکان نازانن مەجاری دروستکەن هەمووی یە جادەیەک و بۆ دروستەکات و مەجاریەکی سنووقی ئەخاتە ژێرەوە ویترڵێ ئەڵێ ئەمە چیت ئەڵێ ئەمە چیتیەچێ ئەمە خۆی خراپترین جۆری مەجاری و سیستەمی زۆر کۆنا ینی ئەمە ئەبێت سیستەمە تازەکە چیە بڵین بۆ ئاوەڕۆ بوون منە بەڵێ ئێستا شەچمە سەرەوەکو مەسلەیەکی کوردی هەیە ئەڵێ خۆپاراستن لە چارەسەرکردن باشترە ئێمە ئەتوانین بیگوێزینەوە بۆ بوارە هەندەسیەکەی ئێمە ئەم مەجارێ سنووقیە ئێمە یەن مشکیلەکە دروست ئەەکەین ئەمانەوێت بە مەجاری سنووقی و بە ئەم بابەتانە عنی بە زەبری هێزمانەوە کۆنتترۆڵی ئەم پاشەڕۆی باراناوە بکەین. زۆر جارێ مەسەلاحاتی کوردی پاک بەکارێنم لەبەرەوە ئەو گوێگرە بە ڕێزانە لێمان تێ بگەن مەسەلاحاتی ئینگلیزی بەکار بێنم لە بواری هەندەسا تەنانەت ئەگەر مهندیس نەبێت هیچ کەسێکی کە لەوە چ لی تێ نەگات تەنانەت مهندیس شارەزایی هەیە لی تێدەگات بۆیە زۆر جارێکە وڵە دەم کوردیەکی پەتی مەسەلاحاتێکی کوردی پەتی بەکار بێنم لەبەرەوە خەڵکەکە لێم تێ بگات کە باسی چیەکەم. بەڵێت ئەم جۆرە مەجارێ سنووقیانە جۆرترین کۆری سیستەمە ینی تۆ یەک مشکیلە دروست ئەەکەیت و ییت ئەڵێ با بەم شێوازە حەلی بکەین ینی ئەبێت پێش ئەوەی کە تۆ مشکیلە دروست ینی مشکیلە دروستکەی کەڵێ مشکیلە دروستکە ینی ببیتە هۆکاری ئەم لافاوە ئەبێت تۆ بێ ڕێگری لە ئەم لافاوە بکە چۆن ڕێگری لە ئەم لافاواکەی. بۆ نمونە ئێستا لە ساڵی 2000ەوە چەنەی یەکەی نیشتەجێبوون دروست کراوە لە شاری هەولێر
تقریبا ئەگەر کاکرزگار دوای بتوانێت جوابێکی ئەومان باتەوە بە تەقریبی کاک دلێر عەفۆ ئەتوانین تقریبا پێی بڵێن کە چەندێک بوونەتە هۆکاری لافاو دروستکردن بۆ نمونە وای دابنێن بە تێکڕایی هەر ماڵێک و 200 متر ئەکات بە کۆنکریتی ئێمە سەیرەکەین لە دوای ینی لە دوای ڕژێمی بەعسەوە ینی جادەی 40 و 50 و 100 و 120 و 150 مانەمووی دروست کراوە بۆ بە ماڵ ینی ئەمە ڕێژەیەکی زۆرە کراوە بە کۆنکریتی زائیدەن ئەم هەموو جادەیە کراوە بە کۆنکریتی خۆی ئەمە کاتی خۆی پێش ئەوەی کە بکرێت بە جادە ئەمانە خۆڵ بوون کە باران باریوە ئەم ئاوە سروشتێن چووە بە ناوی خۆڵەکەت خۆیدا بەڵێ نەبووە بەهۆی بەڵێ دەگەڕێ مۆلات دواتر دەگەڕێ مۆلات کاک دلێر بگەڕێ مۆلای بەڕێزت سەبارەت بەوەی کە بەڕێز وتت حکوومەت بڵین ئەوەی کە ئێستا ڕووی داوە چونکە بەشێکی ڕەنگە ببەستنەوە بە کارەساتی سروشتی یاخود بڵین بەراوردمانکەن بەو شارانەی کە لە نزیک دەریان یعنی ئەوەی کە ڕووی داوە هۆکارەکەی گەندەڵێەوە پێویستی بە سزا و پێویستی بە لێکۆڵینەوەی ورتەیە ئەوەی کە ڕووی داوە بەڵێ دەزانی خۆی کارەساتی سروشتی دەتوانم ئەمە ناونەنێم کارەساتی سروشتی بەڕاستی یعنی تۆ تەمشای ئێمە لە چەند ساڵی ڕابردوو بەداخەوە نسبەی بارانبارینمان زۆر کەمە اینجا ئەو کارەساتانەش ڕوویدایە تۆ ئەگەر هەولێر بەراورد بکەی مەسەلەن بە شارێکی ئەڵمانی یان وڵاتێکی ترکە نسبەی بارانبارینی ساڵانەی ێزگار زۆرە ئەگەر ئەو بارانەی لەوێ هەیە لە هەولێر هەبوایە ئێمە کەسمان نەدەمان بەڕاستی یعنی کەواتە تۆ ناکرێت بەم جۆرە شتانەبرەی کارەساتی سروشتی ئەمە کە دەچێتە چوارچێوەی کەم تەرخەمی لەکوێی دنیا تۆ بووە ڕێڕەوی ئاوی بگۆڕی کاتێک لافاو دروست ببرێ وڵا کارەساتی سروشتیان تۆ لە هەموو دنیا تەمشایی کاچین دەبی ئامادەکاری کاتێک کە وەرز دەگۆڕێت دەبێت تۆ ئامادەکاری بۆ بکەی مەسەلەن تۆ ئەگەر ئەوەندە ئاوەڕۆی کە هەتە دەبێت پاچکەوە چکە لەوانەیە لە دەرەنجامی ئەو فەسڵەی ڕۆیشتوە کە باران نەبووە خەڵک پیسی کردبیشتی خزابێتە ناوی بۆ دەبێت و مەرحەلەی یەکەم پاچکەوە بەداخەوە ئەو ئامادەکاریانەش وەکو پێویست نەبەوەی ئێمە دەبینین ئێستا خەریکە ئەو ئامادەکاری دەکرێت و کە پاک دەکرێتەوە لۆ بارانی داهات ئەمەژەر باشە بەڵام کاتێک کە دەبینی ئەمانە هەمووی کەم تەرخەمیە بەڵام بەداخەوە لەم وڵاتەیمە کەس لە سزا نادرێ یعنی ئەوەی عەجیب بوو دوێنێ و پێرە بینیمان جەنابی سەرۆکی حکومەت دەستخۆشی لە مەسەلەن وەزارەتی شارەوانی و لە پارێزگار و یەکە ئیداریەکان کرد یعنی زۆر سەیرم پێدێ ئەم یەکانە ئەرچی سەرشانیانە کە خزمەت بکەن کە نەیان کردووە چۆن دەبێت تۆ دەستخۆشیان لێ بکە یان دەستخۆشی ئەو واجبە لە سەر ئێمە ئێستا من وەکو ئەندامی چەنجومەن کارکردن واجبە ئەرکە لە سەرشانی من هیچ پێویستم بەوە نییە کە بە دوواداچوونێک دەکەم دەستخۆشیم لێ بکرێت دەستخۆشی لە کەسانێک دەکرێت کە داهێنانێکی گەورە لە وڵاتە بکەن بەڵام ئەوانە نەک حقی دەستخۆشیان نەبووە بەشی زۆریان حقی ئیجراعات و لێپێچینەوەیان هەبووە نەک دەستخۆشیان لێ بکرێت باشە کاک دلێر سەبارەت بەوەی کە بەڕێزت وتت ینی پێشتر تیمەکان ئامادەکاریان نەکردو خۆ لە سیدە لە شاری زێڕین وە گوندی کۆریش هەمە حاڵەت دووبار بوو تیمەکانی حکومەت ئەو شەوە ئەنیوەکو هاوڵاتیان خۆیان خەوتبوون یاخود بڵێن چاوەڕێوەیان دەکچکە پێشتر کەشناسی و هۆشداری دابوو یاخود بڵێن ڕێڕەوەکە ئاویەکان و ئاوڕەوە پاک نکرابەوە پێشی و ناوچانە ئەمە بەستمی سەبوونە ناحەی دارەتووە گەڕەکی ڕۆشنبیریە ناحەی قوشتەپەیە چەند ناوچەیەکی تریش وەکو پێویست نەبووە نەخرێجا خۆشەکەی لەوێ تۆ بە دوواداچوون دەکەی بخۆیان جوعەتیەوەش ناکەن بێن لەسەر تەلەڤیزۆن برێن کەم و کوڕیمان هەیە ئیمکانیەتی مادیمان لاوازە نکۆڵیش لەوە دەکەن دەرێن کردومانە نەخیر وەکو پێویست نیان کردو ئێمە بە دوواداچوون دەکەین دەرێت مەکاینمان نییە وەکو پێویست هاوکاری نەکرانە پێویستی بەو مەبلەغە پارێ بۆمان دابین ناکرێت و ئیدیا و مبەڕێرانە دەینەوە بەڵام کاتێک کە دێتە سەر مەترسیان هەر بەخۆشیان حکومەت و حیزب بۆیان دەپۆشی دەڕێ ئامادەکاری کراوە ژینە ئەگەر ئامادەکاری بکرابایە بە دڵنیایەوە و کارەساتە گەورەی لێڕوونەدان ینی من نمونەیەک لۆ بینمەوە ئەم جارش ئەگەر کۆریەکان ئەو کارەساتەی لێنە قەومابایە ئەو کاتی خاوێنیان نەکردەوە ئەم جارە شاری زێڕین و گوندی کۆریەکان لەژێر هەمان مەترسی بوو بەڵام هاتن ڕێڕەوێکیان بۆ ئاو دروست کرد ئەو تەجاوزەوەوانەی هەبوو بڕێکلایەندا بە کاتی ڕێڕەوێکی کاتیان بۆ ئاو دۆزیەوە بۆ ئەگەر باران بێ نەخر بەو شوێنانی کە ناحیەی دارەتووە قوشتەپەیە هیچ ئامادەکاریەک نەکرایە من هاوڵاتیانم دواندووە لەوێ دەڵێ لە 2014ەوە داوامان کردووە کە
ئەم شوێنە ئەم کەندەڵانە پێویستی بە ئاوەڕۆیە بۆیان نەکردوینە ئێمالیان کردوینە لە دارە توش بە هەمان شێوە هاوڵاتیەوە دۆکۆمنتەیە ڤیددیو هەیە لە ساڵی 2010 داوا دەکات کە سندوقی ڕێڕەوی ئاویان بۆ دروست بکرێت نەک ڕێڕەوی ئاویان بۆ دروست نەکرا بەڵکو ئەوەندە کەندەڵانەی هەش بوو پڕکرایەوە خانووی لەسەر دروستکرا کەواتە بەڵێ کەم تەرخەمی هەبووە ئەبێ لەگەر لە ئیجراعات لەگەر ئەوانی پێشتر کە لادراون بە هۆکارێک لە هۆکارەکان دەبێت ئیجراعات لەگەرەوان بکرێت اینجا لەگەر ئیداری ئێستا بەڵام بەداخەوە لەم وڵاتە هەر تا ئێستا نەمان بینیوە بچووکترین بەرپرس تا گەورەترین بەرپرس ئیجراعاتی لەگەر بکرێت یعنی مەسەلەن هێزە دەسەڵاتدارەکان پێیان وایە ئەگەر ئیجراعاتیان لەگەر گەندەڵێک کرد لە ناو دەچن نەخیر بە پێچەوانەوە وانە کاکە بۆ خۆشیان یعنی دەبۆ چاکەیەکی گەورە ئەگەر بەهاتبانە دوو گەندەڵی خۆیان بەرگریان لێ نەکردبایە بیانی نابایە سەر شاشەی تەلەڤیزیۆن ئیجراعاتی قانونیان لەگەڵ بکردبای بەڵام هەتا ئێستا لە هەرێمی کوردستان ئەمە نەبووتە نەریت بەداخەوە تا ئێستا پەردەپۆش دەکرێت و لە جیاتی ئیجراعات پلیان بەرز دەکرێتەوە و دەستخۆشیان لێ دەکرێت. بەڵێ سوپاس دەکەم کاکدرێر مامۆستا فەتحی بکەرێم وڵای بەرزت ویست باسی کۆمەڵێک ئاەت و فەرمودە بکەی لەبارەی خێر و سەدەقەوە سەبارەت بۆش کە ئێستا بڵین هەرمەرج نییە پارە بێت دەکرێت بە بڵین بە بەتانی و دۆشک و خۆراک و هەتا پاکردنەوەی هاوکاریکردنی و خەڵکە یارمەتی دەربن هاوڵاتیان بۆ ئەو ناوچانەی کە زیانیان بەرکەوتووە. ولا طبعا انسان اوي بي دكري فاتقوا الله ما استطعتم كخوي رب العالمين ده فرمي انساني وهي مثلا تاني خو بخشانه بتشي لوي ماليان باكاتوا خلچ وهي مثلا تاني بس بتشي لوي مثلا دريان بداتوا انساني بتمن مثلا ما مستاني عيني يعني خلشي ريسبي انساني وك خلق دري بيان خوشا يعني بهاشتك مهم يعني مهمه بدعاء شي خير بتن ئەوەی مهمە ئینسان دەری ئەو کەسانە بداتەوە چکە بەڕاستی لە حالەتی لێ قەومان خوای رب العالمین بەخشینی بە پێش تەخوا یەختە فأما من أعطى واتقى وصدق بالحسنى فسنيسره لليسرى يعني لۆیە بەڕاستی مهمە ئینسان لەو کاتە يعني بەخشین زۆر مهمە یارمەتیدانی خەڵک زۆر مهمە یارمەتیدان شەرت نە ئیلا بە پارەبی بە هەر نەوعێکی بتانی یارمەتیان بدەیت جاری وهەیە بە قسەی خۆشە جارێ بە دوعایەکی خۆشە ئێستا لێرەوە درمە و کەسانە ئینشاءالله خوای گەورە ئەوانەی خۆش دەوێت بە تەئکید ئەوانە کە خەڵکیان لێ مردووە و ئینشاءالله ئەوانە شەهیدن ڕۆژێکدا لە بەهەشتی خوای گەورە پێکوەشات دەبنەوە یعنی ئینسان مهم ئەوەیە و وەبکە دەری ئەو کەسانە خۆش بکەیت جایی وا هەیە مەسەلەن دەتانی بە یارمەتیان بدە مالیان خاین کاتەوە جادەیان خاین کاتەوە یان مەسەلەن شمەشیان لەوە بە یان مالیان لەگەڕێک بێخیتەوە یان وەستایە بچی خۆبەخشانە مالیان لەو سوبە کاتە ینی مهم ئەتو بتانی لەو کاتێدا اتقوا النار ولو بشق تمرة کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم یعنی قەسپێک خورمایەک بکێ دوولەت بەنەتەچێت خۆ لە ئاگری جەهەنەم پارێزی کەوا ئەو پەڕ یعنی ئەگەر شتێکی کمیش بی مهمە تو یارمەتیدانی خەڵکە لەو حالەتەدا ئەوەی کە مهمە خەڵک ئەو خەڵکی هەز بکە کە خەڵکانەکەی خەمخۆری ئەوانن لەگەر ئەوانن لۆیە بەڕاستی من عەزا مصابا فلو مثل ئەجری پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێک دەری ئەو کەسانە بداتەوە کەوا تووشی موسیبەت بووینە وەکوان خێری دەگاتێ بەڕاستی کارەساتەکە گەورەیە بەڵام ئێمەی مسلمان دەبی بە هەموو لایەکەوە محاولە بکەین بە قسەی خۆش و بە دوعای خێر و بە یارمەتی خەڵکدان و مادی و معنەوی بە هەموو نەوع و شێوازەکان وەبکەین ئەو کارەسات و موسیبەتیان لەسەر سوکەین وە پێ خوای رب العالمین دەفەرمێ الذين ينفقونهم بالليل والنهار سرا وعلانية فلهم أجر عند ربهم ولا خوف عليهم ولا هم يحزنون أواني كوا خير وتساقي كان بشو بروز بأشكال بنهيني يعني زور مهمة وأنا خواده فرمي وترسياني لقيامتي أجر باداشتان هي وبهشتيش بانو برينيان هي بلام أوي مهمة إنسان كما بيبش نبي لارمتداني أو خلقي نك إلا أول هم حالة كان دا يعني بريونا للروجانا خەڵکی تووشی مصیبەت دێ ئەوە تەمەشادەکەی خەڵکانێک تووشی نەخۆشی سەرەتان دێن خەڵکانێک تووشی کۆرۆنە دێن خەڵکانێک تووشی مەسەن ئەو لافاوی دێن خەڵکانێک تووشی مصیبەتکە دێن یعنی ئەوەی کە مهمە ئێمە وەکو مسلمان وەکو دیندار وەکو خەڵکی میلەتی کوردی خۆشمان الحەمدولله کە بەڕاستی میلەتێکی بە مەوقیفە خاسە لە مەواقیفە لێ قەوماوەکان بەڕاستی جێی پەنجەیان دیارە تەمەشا دەکەی خەڵکانێک کە تووشی ئەو مصیبەت و لێ قەومانە دێن يعني قناعتم پێ بکەن زاروی ئەوەن دەخەڵ یامەتیدا دری خۆش دەکا مصیبەت و ناخۆش دەکرێت لا نامی یان زۆر گچکە دەبیتەوە بەڵام ئەوەی مهمە یعنی لەو ئیشەیدا
ئینسان محاولە بکە بەو پەڕی ڕێک و پێچی بکە مەسەن لۆ نمونە بەخۆ بگەینە دەستیان ئەگەر بەخۆش ناتوانێ خەڵکانێکی دەستپاک و ئەمین ئەوە زۆر مهمە ئێستا لۆ نمونە یعنی مەسەن ئەو بەرنامەی بەخشین و ئەمثالی وان ئەوانە کە جێی سیقەی خەڵکینە چونکە تو لۆ تێ مەسەلەن نەتوانی بگەی ئەو شوێنە یان نەگەی هەموو کەسەکان بەڵام چەند مهمە بەشداری پرۆژەی وها خێر دەکەی لۆ دنیا و قیامەتی خۆ چەند عەظیمە و ئەوە گرنگە ئینسان حتا منداڵەکانی خێزانی یعنی عائیلی بێ یعنی فێریان کە بدەتە دەستێت تا فێرە خێر و سەدەقە و چاکە بن چکە سبەینێت و دەمری ئەو بابە نامێنێ بە ئەو ئەولادە فێربی کە کاتی خۆی لەگە بابم لە فران سارەی خێرە چیوا هەبوو موسیبەتە چیوا بەسەر شاری هەولێر دەهات بەسەر ئەو میلەتێ دەهات لەگە بام چۆن خێرەکەمدا یعنی بەڕاستی کۆمەرێک دەرسی تێدایە لۆ ئێمە ئەنی تاقیکردنەوەی زۆر مهمی تێدایە پاشە خوای رب العالمین کە ئەو شتێکە دایتە ئینسانی تەسەوەڕ بکە ئێستا لە ماری خۆت یەک نقوستان هەبی چەند دەرد عاجزە بەڵام تەمەشا دەکەی ئەو عائیلە بە کاملی هەموو شتەکانی بتە نقوستانی یعنی چەند مهمە ئەتوو فکر لە حالەتوانە بکەوە بیر لە حالەتوانە بکەوە پێغەمبەرمان عەلەیهی سەلات وسەلام بەخۆی سەرمەشق بە لەو شتانە یعنی شت لە خۆی قەدەغە کردێ لە خۆی مەحروم کردێ دایتە خەڵکی فەقیر و هەژار و ئەوانەی کە نقوستان بووینە کە پێویستیان پێ بووە لۆیە بەڕاستی ئیسلام هاوکاریە کاتێک پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام کە چۆ شاری مەدینەی ئەوەل شت کە قسەی کردکەوە دەفەرمووی ئەفشوا السەلامە و ئەطعیموا الطەعامە فەرمی سەلام بەراوکەن و لەبەر واتە من کە هاتیمە پێغەمبەرێک و دینێکی سەلامەتم لۆنگۆ یعنی شەڕ و شەرخوازی نییە فەرمی ئەطعیموا الطەعام خواردی بدەن خەڵکی چکە لۆ ئەسحابەکانی پێغەمبەری صلی الله علیه وسلم ئەوانە کە لە مەکەی دەرکرابوون هیجرەتیان پێکرابوو هیجرەتیان کرد لە پێناو خوای گەورە چیان نەبوو یعنی بەس لە ساڵ لەناو مار و حار و هەموو وەزع و ژیانی خوارد نەدەرێ یعنی حتا پارە خواردنیان هەبوو لێستاند بوو لە ڕێی ئەو ئەسحابە ئەنساریەکان یارمەتیانە کردیانە شەریکی خۆن لە ماری خۆیان لە شتی خۆن والله من زۆر جا دەرێم ئینسان لۆ هەیە جاری وا هەیە مصیبەتێکرد لە پێشە بەرایەکرد لە پێشە نەخۆشیەکرد لە پێشە لۆ هەیە بە پارێکی زۆریان لە بن دەرنەچی وەختەی زۆر لە بن دەرنەچی بەڵام کاتێ خێر و سەدەقەیەک دەکەی خوای گەورە ئەو مصیبەتە لە سەلا دەبە خوای گەورە ئیشەکە لۆ ئاسانەکە خوا ئەولادەکان سارع دەکا خوای گەورە نەخۆشیەکە لە سەلا دەبە دا و مەڕداکم بسەدەقە ئەو بەڵگەی زۆر مهمە یەک لە پیاو ساڵحان کاتێک کە نەخۆش دەبی لە دەرەوە کاتێک کە پێ دەرێت تو عملیاتت دەوێت خۆشی قرست هەیە دەرێ والله کاتێک کە بە کندوکانش داتن فەقیرێک یعنی ئافرەتێک داکێتیمێک کە فەقیر بوو یعنی دەها لە پێش دوکانەکەی ئاگام لێ بوو پرسیاری کرد هێزی دەبر لۆ مار و مندارەکەی دەرێ هەر لێوە پارەی چەند شیرۆ گۆشتمدا قەساوتم ڕۆژانە بیدێ دەرێ هەر لێوە درم خۆش بوو سبحان الله والله ئەمە زۆر جا دەرێم ئەو کەسێک کە خێر و سەدەقە دەکا بابێن فکر لە خۆیان بکەنەوە قەسەم بەخوای دریوان زۆر خۆشتە لەو کەسێک کە خێر و سەدەقەی پێ دەکرێت یعنی ئەو درە فەراح و مرتاع دەبی کە ئێستا ئەو درە ئێمە یعنی بە دەفتەر دۆلار لێ بدەی درەکان خۆش نابن کابرا ئەو هەموو مەساریفەی دەکە دری خۆش نابی خەوی لێ ناکەی بەڵام کاتێک خێر و سەدەقەشی دەکەی لە پێناو پای گەورە یارمەتی لێ قەوماوەش ئەو هەدەکەی دەدەی لەو کاتەی حەز دەکەی درت چەند ئاسوودە و خۆشە لۆیە کاتێککە دەستۆ ڕەنجی خۆشەبی دەنجی خۆشەبی ئاخری خوای گەورە خۆشەکەی لە سەلا دەبە دەیان نمونەمان لەوەی هەیە لۆیە پێویستە بەڕاستی ئێمە وەکو مسلمانان بەعام بەڵام خەڵکی کوردستان زۆر یارمەتی ئەو خەڵکانە بدەین چکە بەڕاستی خێرەکی زۆر گەورەیە و ئینسانیەتە ئیسلامەتیە ئیماندارەتیە برایەتیە خۆشیە یعنی سبەینێ لۆ هەیە ئەمنووە توش خوانە خواستە تووشی ئەو مصیبەتەی بین خوای رب العالەمین وە دەکا ئەو شتە بێتەوە ڕێز لۆیە پێویستە بە هەموو لایەکمانەوە یعنی هاوکاری ئەو خەڵکە بین و ئەگەر بەخۆشمان وەکو دووبارە دەکەمەوە ئەگەر پارەکەت کمە شتەکەت کمە بەبەر ئەوەی ناکەوێت یان پێت ناگەتە ئەو شوێنەی تەسمیری دەستێکی ئەمینی بکە کە 100% ئەوانە دەگەین ئەو خەڵکانە بەڕاستی ئەوەش نیعمەتەشی خوایە کە بەخۆش ناگەی بەڵام خەڵکانێکن ئەو یارمەت و سەدەقەیت و بگەینە دەست ئەو کەسانە لۆیە پێویستە هەمومان یعنی شتێکی وا بکەین لە ئەو خەڵکەی کە بەڕاستی جارشکە یعنی نقوستانیەکانی ئەگەر پێشترشتان هەبوو لۆیان پڕ بکرێتەوە بەڕاستیەوەش نیعمەتی خوایە یعنی ئەو نقوستانی کە پێشتر لەمارێن هەبووە لۆیان بە کاملی بکرێتن بەڵام ئەوەش بزانین لەن تەنالوا البیڕ حەتتا تونفقوا مما تحبون ناگەنە چاکەی حتا ئەو شتێک کە خۆشتان دەوێت لە ماری خۆ بگەڕێ چ شتێکت خۆش دەوێت بڕێ خوایە لە ڕاهیت و لە پێناویت و لەبەر خاتریت و والله لە ناو قەبرت والله لە مەیدانی مەحشەرت لە سەپردی سیڕاتت بەکەرکرد دێتەوە ئێستا خەڵکی وا هەیە خانووی دەکەلۆی بەدەیان دەفتەر لێ بدە مەسەنە سیارەی دەکردی چەندین دەفتەر دۆلاری لێ سەرف دەکا ئەو هەموو لە خۆش و ئاسوودە یەکەی خۆیتی ونیا ئەدی قیامەتەکەشت پێی ناوێت دێ سەفەرش پێی ناوێ ئەدی ناوێ وتەزەوەدوا فەئینە خەیرە زادی التەقوا ئەوەش تەقوایە
کەسێک لە خوای نەترسێ ترسی قیامەتی نەبی یعنی نەزانی قیامەت خێر و چاکەی ناکە لۆی ئەسەدەقەت و بورهان واتە ئەوەیە بەڵگێ سەرەوەیەکە و ئینسانە ئیماندارە بڕوای بە ڕۆژی قیامەتە بە خزمەت خوایە بە بەهەشتی خوایە بە ئەجر و پاداشتی خوایە لۆی ئەو پارەی لە جەرجی خۆ دەردنی دەداتە و خەڵکەی لە پێناو خوای گەورە لۆیە من بەڕاستی دەستخۆشیش دەکەم لە هەموو ئەو کەسانێک کە یارمەتیان دا و یارمەتیان دەدەن و لێرەشەوە ئەوەی کە هەتا ئێستا ئەگەر بێخەبەریش بووە یعنی بەڕاستی نیعمەتێکە لۆ تو وەکو شەخسی تو کە خێر دەکەی خۆ ئەو خێرە هینایتە پێش هەموو ڕۆژێ و خێرە نابی هەموو ڕۆژێ خەڵکە پێویستی بە تو نابی هەفتەی ڕابردووە ئەو کاتە ئێستا دارەت و قوشتەپە و ئەو شوێنانە ئیشان بەم تو نەبوو بەڵام هەوڕۆ بزانە ئەو حالەت هاتە پێش لۆیە پێویستە ئینسان لەو کاتانە موقیفی بکو ئەسحابەکانی پێغەمبەری عەلەیهی سەلات وەسەلام کە جێی پەنجەیان دیار بووە وەکو ئیمامی عوسمان وەکو ئیمامی عومەر وەکو ئیمامی بەکر هەوڕ و ئەمن و ئەتوو لە مەیدانی لە جێوان کە ئەو دینەی تەطبیقکەین کە ئەو ئیسلامی تەطبیقکەین لەسەر خۆمان و مسلمانان لۆیە پێویستە بە گەورە و بە گچکە ئەوەی پێمان دەکرێت هەرچ نەبی ماسی حەچی بی لەوێ لەگەرەوە مایان لۆ خایم بکەوە هەرچ نەبی مەسەلەن تەنکەرە ئاوەچی بەیماری مسلمانشی لێ خایم بکەوەی لەبەر ئەوەی ئینسان والله في عون العبد ما كان العبد في عون أخيه خوای گەورە یارمەتی دەدات یارمەتی خەڵکی بدەیت والله تو یارمەتی خەڵکی مسلمان بدە خوای رب العالمین یارمەتی دەدا والله دری مسلمانە خۆشکە خوا دەرت خۆشەکە من يسر على معسر هەر کەسە لەسەر مسلمانێکی کە وەزعێکی بەو زستانەی بەو بێوەزعیەی کە وەزعی نخۆشە بچی لەسەری ئاسان بکەی يسره الله في الدنيا والآخرة خوا لە دنیا و لە قیامەتیش لۆ ئاسانەکە والله خوا لە دنیا و لە قیامەتی لۆ ئاسان دەکە لۆیە مسلمانان خۆشەویستان پیاوان و ئافرەتان گەنجان و پیران نخۆش و ساغەکان ئەوە خێرێکی زۆر گەورەیە سەدەقەیەکە فرسەتێکی گەورەیە لە دەست خۆمان نەدەین لە زمانی پێغەمبەری صلی الله علیه وسلم سەحابەی هاتە خزمەت پێغەمبەری بە چای گریانەوە صلی الله علیه وسلم فەرمی یا رسول الله والله جیرانێکمان هەیە دار خورمایەکی هەیە یەک لە خورمایەکە هاتە ناو ماریمە کابرا سبەی نادێتن ئەو خورمایەکە تعادی هەمووی خڕ دەکاتەوە لە ناو دەست و دەوی مندارەکانم دەردێنی ئەمش فەقیرم هیچم نییە جا پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم بانجی کابراایەکی گوتی وەرە ئەگە ئەو دار خورمایە لە پێناو خوای بدەیە من ببەخشی خوا لە بەهەشت دار خورمایەک دەداتێ هاتو بگوتی والله یا رسول ناتوانم لە هەموو باخچەکەی من لەو دار خورمایە باسی دانیە یەک لە سەحابەکانی پێغەمبەری صلی الله علیه وسلم گوتی یا رسول الله کە زانی ئەوەیە تو دار خورمایەکەی لێ کڕی فەرمی یا رسول ئەوە دایتمە تو ئەتو لە پێناو خوای گەورە بدە و فەقیرێ سبحان الله کە دایێ فەرمی لە قیامەتی خوا دار خورمای قیامەتی ساڵی دوازدەی مانجی بەردەدا يعني أو وعدية لو إخوان رب العالمين آيات هنا دخوال والليل إذا يخشى والنهار إذا تجلى دفمي وما خلق الذكر والأنثى إن سعيكم لشتى فأما من أعطى واتقى وصدق بالحسنى فسنيسره لليسرى وأما من بخل واستغنى وكذب بالحسنى فسنيسره للعسرى أو كبشي له آسان لك الدنيا والقيامة بله سپاس دەکەین مامۆستا سپاس دەکەین کاک نەوشیروان بگەڕێم وڵای بەڕێزت سەبارەت بە بڵین بەرپرسیارەتی وەزارەتی شارەوانی دەستەی وەبەرهێنان یاخود بڵین پارێزگار چێ لەم ڕووداوانەی کە ڕووی داوە کە کاک درێ دەڵێ ڕێڕەوی ئاوەکەیان گۆڕیوە و پێویستی بە سزا و لیژنەی لێ کۆڕینەوەش هەیە بە دڵنیاییەوە کاک دێر باسی ڕووداوی سروشتی کرد هەڵبەتە جەنابیان ڕاستەکەن ڕاستە باران ڕووداوێکی سروشتیە بەڵام خۆ پێش ئەوەی کەکەی نیشتە جێبوونیەکانی لێ دروست بکرێت نە لافاو بۆ نە خەڵک خینکاوە هەر لەو ناوچانەی کە ئێستا خەڵکی لێ خینکاوە 2 مەتر ئاو بەرز بووتەوە جا ئەمە ئەگەر دیزاینێکی تەواوی بۆ بکرێت بە پێی ئەوەی کە من بینی بێتم 80 میل باران باریوە ئەنی تۆ بە ئامەگەر ڕێژەی بارانبارین لە ناوچەی کوردستان ئێستا لە بەریتانیا تقریبا 55 میل 60 میل حسێ بکرێ بۆی دیزاین ئەنی ئەگەر بەباشی دیزاین بکرایە بە پێی ئەزمموی من ئەبواە بەلایانی کەمەوە 20 سانتیم ئاو هەڵبستایە لەو گەڕەکانە نەک 2 مەتر بەمانایەوە هەیە من بە بۆچوونی من و ئەزمونم لەم بوارەیە 180 خراپی دیزاینە ئیترایە گەندەڵی بێت پارە خواردن بێت ئیتر لە هەر بوارێکا بێت بەڵام لە 180 خراپی دیزایانی مەجاریەکان بە تایبەتی بە شێوازی کۆن دیزاینیان کردووە ئەنی من هەتا ئێستای بینم چەندها خەڵکێتە دەرەوە ڕاتە دەرەوەی وڵات گشتی بۆ ماستەر و دکتۆراکە ڕێتە دەرەوە لە بواری مهندسی لە بواری سترکچرال ئینجینیایەتە دەرەوە یعنی زۆر بە کەمی نایبینم کە یەکێک بێتە دەرەوە لە بواری شارستانیە بێ ماستەری دکتۆرای خوێنێ بیباتەوە ئەنی ئێستا
من يعني من خۆم لە خۆم ڕائبینم ئەگەر ئەو یەک نیشتە جێبوونانە چەند کەسێک وەکو من لەو بوارە پسپۆر بێت ئەتوانرێت چاک بکرێت اینجا ئەم جۆرە حلکردانە کە ئەم هەر زۆری بە زەبری پارە و بوجە نییە زۆر جارێ ئەبێت بە سیستەمی نوێ و بە عەقڵ و بە تەکنەلۆجیا ئەم شتانە حل بکرێت ینی هەرەوە نییە بڵێن یەک مەجاری سنووقی لێ بەڵێ سەبارەت بۆی کە من گوێم لە جێگری پارێزگاری هەولێر بوو باسی لەوە کرد کە لە ئەگەر ئەم 8 میلیمە لە ئەڵمانیا ژباری بێ و لە وڵاتی تریش باری هەر ئەمە ڕووی دەدا بەڕێزت ئەگەر ئاوەڕۆیەکی باشمان هەبێ ئەو بڕەبارانە ئەو کارەساتی لێ نەکەوتەوە مەسەرەن 2 مەترونی وێک ئاوەکە بەرز بێتەوە لە خانوو هێندێک هاوڵاتی ئەبوایە ماکسیم ینی زیاتر ئەبوایە 20 میلیمتر ئاو بەرز بواتەوە من ئێستا حالین ماڵی من حەزمەکە ڕۆژیش بووە لەبەرەوە لاپتۆپەکەم ئەچەرخاند و ڕوومە کرد ئەمە ینی گۆماوێکە بە کوردیەکەی سێ گۆماوە بە دوایەکە ناوچاوە کە منی ئەم ناوچە کە منی ناوچەی لافاوە بەڵام وایان دیزاین کردووە کە هەرچی بۆ منە کە ئەبێت حکومەت ئەم هەوڵ بدات داتا کۆ بکاتەوە کە ئەو ناوچانەی کە لافاوە چنێ لافاوی لێ بەرزە اینجا ڕێگە بەوە نەدرێت کە ئەگەر لافاوەکە ئێستا بۆن منە لێرە کلاسیفای کراوە ینی پۆلێن کراوە ناوچەی لافاوی یەک ناوچەی لافاوی دوو ناوچەی لافاوی سێ ناوچەی لافاوی یەک بۆ نمونە هەتاوەکو 30 سانتیم بارانە بۆی هەیە ماڵ لەیا دروست بکرێت ئەویش بە شەرتی ئەگەر دوو قادرمەی بۆ دروست بکەی یعنی لێڤ ئاستی سەکۆکەت لە ئاستی لافاوەکە بەرزتر بێت بەو شێوازە ڕێگە دەتات ئەگەر لە ناوچەی یەکی لافاوە دروستی بکەیت بەڵام ئەگەر ببێتە ناوچەی دوو ناوچەی سێ ئەوە ڕێگەی نیشتەجێبوون نادرێت ئەو کاتە ڕێگەی هەنێ بینایی تێدا دەدرێت کە بزکە ئەگەر لافاویش ببارێت زەرەرێکی زیانی زەرەرێکی ینی ئینسانی لێ نەکەوێتەوە تەنها زەرەرەکان مادی بێت ئێستا من ئەمە لێرە ینی بارانێکی زۆر باری و 76 میل باریوە لێرە ینی هەر هەست ناکەی بارانە لەبەرەوەی ئەو بە شێوازێک دیزاین کراوە باشە کاک نەوشیروان بەڵێ یعنی ئێستا لەو ناوچانی کە بارانی زۆرە جگە لە ئاوەڕۆیەکە کە ئاوەڕۆیەکی باشێت لە وڵاتانە گۆمیش دروست کراوە ینی گۆماو دروست کراوە نابێت هەر پشت بە هین ببەسین نابێت هەر پشت تەنها بە سیستەمە کۆنەکە ببەسین ینی گۆماو دروستەکرێت ئەو بۆ یەکەیەکی نیشتەجێبوون کە 100 دۆنمە چەندێکی دەن بە ئەمە بکات بە خانوو ئەمە یەت هەموو یەکا بە کۆنکریتی هەموو یەکا بە سەقف و یەکا بە خانوو بە جادەوبان و ئەبێ حسێبیەوە بکرێ بۆ نمونە لەو 100 دۆنمە لە یەک سانیا چەندێ ئاو ئەڕژا پێش ئەوەی کە بکرێت بە کۆنکریت بۆ نمونە وای دانێن کە 20 لتر ئاو ئەڕژات لەبەرەوە هەمووی ئەچوو بە ڕۆخی زەویە ئێستا کە هەمویان کردووە بە کۆنکریتی لە جاتیەوەی 20 بێت ئەبێ بە 2000 بەجارە 2000 لیتر لە یەک سەکەند تا 2000 لیتر ئەمە ڕاتە ناو مەجارەکانە لە یەک نیشتەجێبوو لە یەکەی نیشتەجێبوون ئەمە هیچ مەجاریە کە توانای ئەم بڕە ئازوڕی نیە هەڵی بگرێت لێرایەن بۆ نمونە ئەم گۆماوانە دروست کراوە هەم وەکو گۆماوێکی سروشتی ینی قازی تایە داریان چاندووە لە چواردەورەکەی خەڵکیێوارانە ڕا بۆ پیاسە بۆی لە هەمان کاتە ئاوی باراناوە و کۆ بێتەوە لە گۆماوەکە ئەمێنێتەوە ینی ناوچەیەکی گەشتیاریش نەک بڵێنەوەکو گەشتیاری بەڵام بۆ ئەم منتیقەیەسە بۆ خۆمە ڕۆژێ ڕۆم بۆ ڕاکردن خەڵکی لێ سەگەباتە دەرەوە هەیە مناڵ و ماڵ و مناڵی هەیە ئەڕات بۆ پیاسە بڕاکردن بۆ هاوینان خەڵک بۆ خۆی ڕوا لەوێ نانێنێ ئەیخوا حەفلات و شتی تێ ئاکرێت ئەنی بۆ ینی هەم خەڵکەکە ئەپارێزێت لە لافاو ما ئەو ئانێک کە ماڵەزای ناوچەی گەشتیاری بەڵام مشکلەی لە کوردستان ئەوەیە داتا نییە ئاستی لافاو چەندێکە لەو ناوچانە ئێستا یەک دوو ئوستازم بینی مامۆستای جامیعە بوون ناوەکانیان بیر نەماوە لە فەیسبوک تەلەبەکانیان کە دیزاینێکیان کردبوو کە ناوچەی لەو ناوچانەی کە لافاوی تیا تازە دەستیان پێکرد بوو ئەمە شتێکی زۆر باشە من چەندێک بەدوای شتێکی ئاوا ئەگەڕام کە لە کوردستانیان لە وێبسایتێک بەرچام کوێ نەبوو
بەڵام خۆشحاڵانە ئەم دوێنێ و پێرێ لە دوو ئوستازی جامعە ئابزانم لە هەولێرن دا نابووانە بەڵێ کاتمە زۆر کەمەوە بە زۆک و چارەسەر ئێستا چارەسەر چیەگەر ئەمە ڕووداوە چارەسەرەکە چییە ئەگەر چارەسەرێکی کاتی و درێژخایانیش بە کورتی بێ وڵی چارەسەری کاتی بۆ ئاو زۆر زەحمەتە تەنها فڵۆت دیفێنسە یعنی بەرگریکردن لە باراناوە ئەوش بەرگریکردن لە باراناو چییە نوعی زۆرە لێرا کە ئەومە لە خۆ لێرەش لێتی منتیقەی لافاوی لێە بەڵام کە پێشەوەی بزانن لافاوە یان ئەزانن پێشببینی کراوە کە بارانێکی زۆر بارێت تەنانەت یەکەی ئەسکەرەکانیان یەن لە فەردەلم ویندا ئەنێن یان هەنێ منتیق هەنێ ناوچەی لافاوەیە نزیکی سەربەحرە هەمووی سیاجی کۆنکریتی بۆ کراوە و پێش ینی لە وەرزی زستانە سیاجەکاندا ئەنرێت ینی هینە بڵێن وەکو پسکە وایە وەکو سکەوە ئەکرێت بە ناویا و بۆ تێمپەریە تاوەکو دوای زستان دوای ئەوە لا ئەبرێت بەڵام چارەسەری سەرتاسەری بۆ ئەم بابەتە ئەبێت پیادا چوونەوە بۆ ئەو یەکەی نیشتە جێبوونانە بکرێت کە کراوە چنێک بوونەتە هۆی زیادبوونی ئاوەڕۆ بۆ ناو مەجارەکان ئەبێ و ئاوەڕوانە پارکێ لە ژێرم پارکە لێرە تەنکی دانرێت تەنکیەک دانرێت بۆ منە مەترێکە 2 مەتری خۆڵە درێ بەسەریا و ئاوەکە هەمووی لێوان کۆ بێتەوە لە جاتی ئەوەی بەجارێ 2000 لیتر ئاو برژێنیتە مەجاریەکە و لە یەکەکەی نیشتە جێبوون کە لە 4-5 یەکەی نیشتە جێبوون ئەبێتە هۆکاری لافاوێکی ئاوا و زیانی لێکەوێتە بەڵام ئەگەر ئەم تەنکیانەدا بنێ لە ژێر زەویە یان مەجموعە سیستەمیکە زۆرە ئێستا کات نییە باسی کەین ئەو کاتە بە هێواشی ئاوەکە بکەنە ناو دیسچارجی بکەن یان بیڕژێنە ناو مەجارەکانی حکومت ئەو کاتە حکومەتیش زیانی پێ ناگێت و خەڵکیش زیانی پێ ناگێت ئاخر قسم تەنها ئەم جۆرە سیستەمە کە لێرە پێڵێن سۆدس ینی مەجاریەکی ژینگە دۆستی ئەم شتانە بە زەبری پارە و بوجە ناکرێت بەس تەنابی عقل بەکار بێنێت و ئەپدەیتی ئەم سیستەمانە بکرێت من خۆم ئینشەڵا بەنیازم مانگی سێ بگەڕێمەوە ئەگەر بزانم وەزیری شارەوانی بە هەرکێ بێت یەک فیشەکم پێ کوردەواری ئەی تەقێرم ئەگەر گوێم بۆ بگرن هەوڵە دەم دەستیان بگرم و یارمەتیان بدەم ئەگەر گوێشتان نەگرت ئەوان بەڕێکوان و منیش بەڕێکمەوە سپاس دەکەم کاک دلێر کاتم زۆر کەماوە 2 دقەیەک بۆ بەڕێزت سەبارەت بۆی کە بڵێن ئێستا پێ دوایە کە سزا بدرێ ئەوانەی کە پرۆژەی نیشتە جێبوونیان کردو بەرپرسن بە سەبارەت بە قەرەبووکردنەوە پێ دوایە قەرەبوودەکردنەوەی ڕابردوش قەرەبووکرانەوە بە کورتی بێ سپاس دەکەم. بەڵێ دیارە ئەمە سەرەتا لە وەبەرهێنان دەست پێ بکەین لەم وڵاتە وەبەرهێنان دراوەتە چێ یعنی من و تۆ وەبەرهێنانمان نەکردووە جات لە یەکەی نیشتە جێبوون بێ لە باڵەخانە بێ لە هەر شێوازێکتر بی تەنانەت لە کەرتی گەشتیاریش وەبەرهێنان هەموو کەسانی حزبی وەکو مەکرەمە و پاداشتی حزبی بۆ دراوەتە کۆمەڵە کەسانێک کە هی خۆیانە ئەمانە کاتێک کە وەبەرهێنان دەکەن حتمما قویان زیاترە لە حکوومەت و لە ئەو جیهانەی کە چاودێرینە بۆیە بەدڵنیاییەوە وەکو پێویست نەتواندراوە چاودێری و پرۆژانە بکرێت و تەنانەت ئەگەر کەم و کوڕیشیان هەبوو بێت جیهەت تەنفیزی جیهەت چاودێریەکە نەیتوانیوە ئیجراعات بکات ویان کەم و کوڕیەکان بخاتە ڕوو بۆیە وەبەرهێنان هۆکاری ئەساسیە کە ئەم وڵاتەی بەرەو هەڵدێر بردووە بەرەو گەندەڵیەکی جگار گەورە برووە چووکە وەبەرهێنان وەکو ئاماژەم پێدا لە دەستی حزبە و لە ناو حزبش لە دەستی کەسە باڵا دەستەکانە کە بۆ نمونە ئێمە سەدان پرۆژەی وەبەرهێنانمان یەکەی نیشتە جێبوونمان لە هەولێر هەیە تا ئێستا تەنها یەک خاوەنی یەک پرۆژە دەستگیر کراوەی زێڕین ئەویش دەستی دووە بزانە ئەو دەستی دووە خاوەنە ئاساسەکەی یان خاوەنە ئەسلیەکەی دەستگیر نەکراوە کابراایە کە دەستی دووە بێ پشتە ئەو یان گرتووە ئەگەر کەم و کوڕی هەبی بەدەیان پرۆژە لەو هەولێرە دەگەڕێن کەم و کوڕی هەیە پرۆژە هەیە بە نیوەچڵی بەجێهێنراوە بە سەدان و بەدەیان ملیۆن دۆلاری خەڵک لێرە بردراوە کەس نەیتوانێت ئیجراعاتیان لەگەڵ بکات بۆ پرۆژەکانی خۆیان بووە سەبارەت بە قەرەبووش ئێمە گومانمان هەیە لە قەرەبوو ئێمە لە سابقەمان هەیە لەگەر ئەم دەسەڵاتە چەندین کارەسات ڕوویداوە هەر لە ئاگر کەوتنەوە هەر لە کارەساتی لافاوی پێشتری شەوانە لە قەرەبوو جیاوازی زۆر هەبووە تەمەنا دەکەین لەمەیانە جیاوازی نەکرێتووە حکومەت بە مەهامە ئەساسیەکەی خۆی هەڵسێت کە هەرچیتی یان واجبە لە سەری کاتێک کە وڵاتی دووچاری گرفتێک دەبێتەوە قەرەبووی بکاتەوە بەداخەوە دەبواە ئێستا وەکو هاوشێوەی ئەگەر شتێکەبی بە ناوی حکومەت هاوشێوەی حکومەتی عێراقی و حکومەتەکانی تر دەبواە حکومەت پارەیەکی یەدەجی هەبایە لە بودجە
کە بودجەشی نیە ئەوە دوخلی پەرلەمانی تا ئێستا بودجەی وڵات نەچۆتە پەرلەمان بۆ ئەوەی مسادقەی بکات و خوێندنەوەی بۆ بکات دەبوایە بەشێکی بۆ تاریە ئالەی تاریە هەڵگرت باە بۆ ئەوەی لە کارەساتێکی لەم شێوەیە دێت قەرەبووی هاوڵاتیان تا ئێستا کاکەچیم دواوتم هەتا ئێستا ئەو هاوڵاتیان لێ قەوماون سەرگەردانن بێمار و حاڵن بەبێ ئەوەی حکومت جوڕەتیەوە کە شوێنی حەوانەوەیان لە ئێستاە بۆ دابین کات تا عیلاجیان لێ دەکات بەشی زۆری ئەو هاوڵاتیانە سەرگەردان و بێماڵ و حاڵ بوونە هیچ شوێنێکیان بۆ دابین سوپاس دەکەم مامۆستا نیو دەقەش بۆ بەڕێز دەگەر شتێکت مابێ کات منماوە سوپاس دەکەم بدێ بەهشتێک کەچی بەشەر بە قیمەتە ڕێزی هەیە بە تایبەتی ئینسانی ئیماندار ئەوە یە خاڵی دووەم بەڕاستی بخوای رب العالمین کە دەفەرمی إن الذين ينفقون أموالهم بالليل والنهار سرا وعلانية لهم أجر عند ربهم ولا خوف عليهم ولا هم يحزنون ئەوانەی کە خێر و چاکە دەکەن بە شەو بە ڕۆژ بە ئاشکرا بەنهێنی هەر مسلمانێک لە ئێمەوە نەسی ئاەتی قورئانە سوورەی بەقەرە وەرن چار خێری بکەن لەو شەوە دەست پێ بکەن خێرەی بە شەو یەک بە ڕۆژ یەک بە ئاشتایەک بەنهێنی بە ئەو ئاەتە مانگی وەکو ئیمامی عەلی ڕەزا ڕەحمەتی خوا لێبی 4 دیناری هەرگرت یەکی بە شەو کردە خێرێکەکی بە ڕۆژ یەک بە ئاشتایەک بەنهێنی ئەو 4 دینارە گوتی بە ئەو ئاەتە بمگریتەوە زۆر مهمە بەبەر ئەو ئاەتە بکەین خوا لێمان خۆش بی ئەجر و پاداش ترسمان نەبی لە قیامەت خوای گەورە هەموو لایەکمان مۆفەق تعویزی ئەوانە بکرێتەوە ئینشاءالله مادی و معنەوی لە هەموو لایەک دەستخۆشتان سوپاسان دەکەم زۆر سوپاس بۆ وەسیلاتان سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاتان لەگەڵ